ما خوش به از هایستان مصطفى بورمه دکوشیا آشی زانه و نزاناده لبرگرا آشی زانه و نزانا و چر خادمی گلک بویر دبن تشیا دمی تفنا خال دار دخه و وان بویرا هیدی تکچیرو کشبو توایا نفشین به سوده جوار کرن جارێکی هەبوو پاشا ئەف پاشەژی ناسکری بوو بزانە بوون و حکمت و قەنجی سێ کوڕێوی هەبوون هەردوو کوڕێوی مەزن مخابن نەوەک باوێ خۆ بوون حیاتە خۆ ژیان ئەخۆ دەرباز کرن بخۆشیێ و تشتێک دلێ خۆت نەدەشتن و وەختا خەوندات کرن باوێ ئەوڵ لوان نەری لەبەر چاوی مەزن دبن گەلێکی خەمگین دبوو لێ تشتەی هینێکی بێنای فرەت کرد گۆ کوڕێوی سسیا ئەو کوڕێکی باش بوو جامێر بوو وەک گۆ باوی تخست و لۆراب بوو گۆ بوو وەختێک ئەف باڤایە وەلیکی خەلیفاکیش خۆر هەلبژێرە دیسا لێ وەک گۆ ناسکریێ لەگۆر عرف و عادەتێ وێ دەمێ گەرەک کوڕێوی مەزن بێ و ئەو چقا دهن و بالا خۆ دە کوڕێ خۆی مەزن نابینێ گۆ ئەف کوڕایە خوردێ وی باریە ڕۆژێکێ نەبووی خۆدی نەرینێک نەبووی خۆدی فکر و ڕامانێکی گێ یک کار بتهێویێژێ بگرە رابوو گو ئەزێ چلو ئەزێ ئێ بچووک بهێل بژێرم زێ هەردوێ مەزن بهێلم ولو ئەزێ نافکۆکیە تێخم ناوان دڵمانیە چاونەباریە تێخم ناوان لێ ئەزێ هەول بدم بهن ئەزمونەیان هەن تەجریبان ئەو بخۆ بخۆ ناس بکن ئێ داوی ئێ بچووک ئەو ژوان ژیرترە و زانەترە جبر از دماغ از ای بچوک هل بجيرم دلي وانج من نمينه رابو ای پاشا ده حوشا ده دارستانا قصر خود دیوار دوری قصری وک نشانکی دانی اوجی سگوان بو سهمک دوی نشانه ده بو داویا دیوار دارستانا قصری دانی و بان حرسی کوری خوکر و ده وی قصری ده وک پنجره بچوک وەک فتحاکێک پەنجەرەیەک بچووک هەبوو جوان هەرسی کوڕێ خۆیان خۆست گۆ بنەرن کە چ دبینن دوێ فتحای دوێ پەنجەرەکە بچووچکتر رابوو ئێمە زندگی دگۆ یا بۆ ئەز چ دبینم ئەز دارا دبینم و دەست پێ کرد ڕەنگێ وان و جوورەیەن وان ژێر هەژمارد ئەز دارا سێوا دبینم ئەز دارا هەنارا دبینم ئەز دارا هەژیرا دبینم پاشە ژێر گۆ باشە دەکا خۆ بدئالی دا برێدەی دن ئەو بنەرە ئێ دن نەری دوێ پەنجەرەکە بچووچکتر گویا بۆ ئەز هەن کورسیات بینم ئەز ماسەیان دبینم ئەز وێنەیەن خۆشک دبینم دەست پێ کرد تشتێک و مشتێ خۆشکی روێ دارستانی هەژمارد بان ئێ سیا کرد ئێ سیاولۆ باوی خۆنەری و دوێ پەنجەرەکە بچووک نەری و قەدەرێکی بچووک و لۆمارا مانگ بوو گویەکی وەک باوێ من زانە و حەکیم نەمەعقولە شاندی دوومە داژمەر بێژکە هۆن چ دبینن دوێ دارستانی دەما نەخویانەی لەبەر چاوایە لێ ئەو هەلبەت تشتێکی دن توخوازە ئەم ژێر بێژن ولۆ خۆشک نەری و ما نەری ناخۆ بروو ئانی دوێ دارستانی دە نەری ناوی ڕاست چوو دیوارێ داوی دوێ دارستانی و دی وەک نیشانێکی و سەهمێک تێدەیە رابوو ژێر گۆگۆیا بۆ ئەز وێ نیشانێ دبینم و زوی سەهمی تێ دبینم رابوو لۆلەی نەری گۆکورێ من وەڵا ئەزانم من نە تشتێکی زەحمەت ژوە خۆست بوو لێوە نە تشتێک متخۆست وەژمرگۆ منە نەرینە بەرفرە نیشانە فکر و رامانیا کویرە و هەردووە بەری خۆدا هەردووە ئێ مەزن و ئێ ئۆرتێ و هەردووە ژمر هەژمارە داراگ و تشتێ دارستانێ دە منە ئەڤژوە تخۆست لێ برێوی بچووک دجی دبەرسڤا خۆ نەدا و هەنێکی رامان بوو کوور و دوور نەری دوورە بەرسڤا خۆشمرگۆ بەلێ ئەو تش بوو ئێ من تخۆست وژمر بێژن تشتێ من تخۆست هون ببینن ئەو نیشان بوو ئەز بهێوی من دلێوە نەمینە بخۆدێ ئەزێ برێوەی بچووک تەڤلی ئەو بچووکێ لێ وەک هون وی ناستکن و ئەز وی ناستکم و ئەو خۆ ناستکێ ئەو فکر و رامانی وی و نەری ناوی کوور و دوور ئەوە ئێگمەرۆ کار بێ خۆ بسپێرێ ji bo xatirê ez wî bikim xelîfê xwe
ولۆ گوهدارین مە ئەم گیان داویا چیرۆکێن خوا حتا چیرۆکێک دن هون بمینن خێر و خۆشیێ دەم باش.